ئەو کۆبوونەوەی ئەمڕۆمان تایبەت بوو بەو کۆبوونەوەی هەفتەی ڕابردوو کە لەگەڵ لایەنە سیاسیەکانە کردمان و پێشنیاری هەمان وا بوو کە لە ئێستاە کە ناوی پارێزگای هەڵەبجە لە موازنەی عامی عێراقا ناهاتووە و ئەو گرفتانەی بەردەم پارێزگای هەڵەبجە کە لە حکوومەتی فیدرالیە هەیە بە تەنسیق و هەمانگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بانگهێشتی بەڕێزیان بکەین. بەسپاسەوە ئەمڕۆ تەشریفیان هێنا بۆ دیوانی پارێزگای هەڵەبجەوە لە کۆبوونەوەیەکە ئەتوانم بڵێم زیاتر لە 2 کاتژمێری خایەن هەموو ئەو پرسانەی کە معلق بوون بە حکوومەتی ناوەندیەوە چ لە دام و دەستگاکانی سەر بە حکوومەتی عێراقی و بابەتی ناوی پارێزگای هەڵەبجە وەک پارێزگا و لە ساڵی 2016-2017 کە لە موازنەی عامی عێراق هەڵەبجە وەک پارێزگا هاتووە و ئەو گرفتانە چین کە ئێستا ناوی هەڵەبجە وەک پارێزگا ناتوە هەموو ئەم بابەتانە مناقەشەی جدیمان لەسەر کردن. نەک هەر هیچ بڕەپارەیەکی بۆ تەرخان نەکراوە بۆ نۆژەنکردنەوە بۆ ئاوەدانکردنەوە یاخۆ بۆ بنیاتنانی پارێزگای هەڵەبجە بەڵکو ناویشی نەهاتووە کەمە پێمان وابێ ئەوە هەڵگەڕانەوەیەکی مەترسیدارە پێمان وابێ ئەوە فەرامۆشکردنی مافی هەڵەبجەیەکان بە تایبەت و خەڵکی کوردستان بەگشتیە بۆیە ئێمە ئەمڕۆ ئەو بابەتەمان گفتوگۆ کرد و وەکو خۆشمان لە فراکسیۆنە کوردستانیەکان لە بەغدا خۆشبەختانە هەمومان بێکەوە یەکدەنگ و یەک هەڵوێست لە ماوەی ڕابردوو هەڵوێستەکانمان تێبینیەکانمان پێشنیارەکانمان یەکخست لە یاداشتێکی هاوبەشدا دامان بە سەرۆکی حکوومەتی فیدرالی و دامان بە لایەنە سیاسیەکانی عێراق دامان بە لێژنەی دارایی لە پەرلەمانی عێراق و کۆمەڵێک برگە و خاڵیتیا یەکێک لەو برگانە پەیوەندی بە هەڵەبجەوە داوامان کردووە لانی کەم وەکو ساڵانی ڕابردوو پێویستە بڕێک پارە بۆ پارێزگای هەڵەبجە تەرخان بکرێت ئەو یەکێک لاوانمە ئەمڕۆژ تاکیدمان کردەوە کە هەموو فراکسیۆنە کوردستانەکان بێکەوە داکۆچی لە مافەکانی پارێزگای هەڵەبجە دەکەن چ لە ناو پەرلەمان چ لەگەڵ حکوومەتی فیدرالی و لەگەڵ حکوومەتی هەرێمیش. شتێکی تر هەبوو ئێمە گفتوگۆمان لەسەر کرد ئەویش تەواوکردنی ڕێکارە یاسایی و دارایی کاژێریەکانی پارێزگای هەڵەبجە بەداخەوە تا ئێستا چه هەندێکی لە ئەستۆی حکوومەتی فیدرالی هەندێکی لە ئەستۆی حکوومەتی هەرێمە ئەبێ ئەوانش تەواو بکرێن هەرچی ئەو پێداویستیانێتی هەیە ئەبێ جێبەجێ بکرێت بۆ ئەو مەبەستە ئێمە ئەمڕۆ بڕیارماندا کە کۆمیتەیەکی هاوبەش لە هەموو فراکسیۆنەکان پێک بنین کە ئەو کۆمیتەیە تایبەت بێ بە بەدواداچوونی کێشەی بودجەی پارێزگای هەڵەبجە و کاروبارەکانی تری هەڵەبجە چ لە ناو پەرلەمانی عێراق چ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان چ لەگەڵ حکوومەتی فیدرالی